زۆرن ئەو کەسانەی کە حەز بە ئەنجامدانی شاخەوانیەکەن هەر لە میانەی پاراستنی شاخەوانانەوە تۆڕی شاخەوانانی کوردستان لەسەر داواکاری ئەوان هەوڵی ئەوە دراوە بەشێک لە لووتکەی ئەزمەر یاخود لووتکەی محمودخانی دزڵێ لە چای ئەزمەر لە مین پاک بکرێتەوە. ئەم چالاکی ڕۆژی دوێنێ بەڕێوە چووە بۆی کە باشتر لەسەر چالاکیەکە گفتوگۆ بکەین بابزانین ئەم بەشەی چای ئەزمەر مینی لێ بۆ یاخود نابۆچی داوا کراوە ئەم بەشە لە مین پاک بکرێتەوە تا چەنە بێتەوە کارێک بۆ پاراستنی گیانی شاخەوانان. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کەمال عەبدوڵڵا کە بەڕێزیان سەرپەرشتیاری تۆڕی شاخەوانانی کوردستانن. کا کەمال سڵاو لێ بێ زۆر بەخێر بێت. سڵاو لە بەڕێزتان، سڵاو لە بینەرانتان، سڵاو لە شاخەوانان بە تایبەتی. زۆر سپاس بۆ تۆ. کا کەمال باسێکی ئەومان بۆ بکە بۆچی لەسەر داواکاری تۆڕی شاخەوانانی کوردستان داواتان کرد ئەو بەشەی چیای ئەزمەر لە مین پاک بکرێتەوە، باسێکی ئەم چالاکیەمان بۆ بکە. سپاس بۆ کورسات، هەمیشە ماڵی هەمووانە، هەمیشە پاڵپشت و پشتیوانێکی باشە لە ڕووی میدیایی. ڕاستیەکەی ئێمە ئەوکو شاخەوانان کۆمەڵشت هەیە کە کاریگەری لەسەر ئێمە دروستەکە وەکو مەترسی. یەکێ لە مەترسیەکانی سەرژیانی ئێمە کاچینە ناو سروشت و شاخەکان بابەتی مین و تەقەمەنیە. بەداخەوەڵێم سەر کوردستانی خۆشمان و چیاکانمان لەبەرەی سەردەمانێک شەڕگە بوون، سەردەمانێک حکوومەتی بەعەس ئەیویست خەڵکی ئێمە وای لێ بکا کە نەتوان لە ناو چیاکانە ژیان بکەن. مین و تەقەمەنێکی زۆر هەیە لە چواردەوری خۆمان. ئەوەی کە جێ ئەسەفە ئێمە شاری سلێمانی لە لووتکەی محمودخانی دزڵیەوە زۆر نزیکە و زنجیرە چای گۆیژە و ئەزمەر بە شێوەیەکی گشتی چەند شوێنێک هەبوو کە مینی تیا بوو. لەبەرەوەی ئێمەش وەکو شاخەوانان سەردانی ئەو شوێنانە ئەکەین و بەکارهێنین. بە باشمانزانی ساڵی ڕابردوو بە نووسرایەکی فەرمی داوامان لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین کرد سلێمانی. بە سپاسەوە زۆر بە پەرۆش و خۆبەخشانە هاتن بە دەنگمان. بۆ بەتایبەت ئەو بەشەی چیای ئەزمەرتان هەڵبژارد کاکە. ئێمە ئەو لووتکەیە کە پێڵین لووتکەی محمودخانی دزڵی یەکێکە لە لووتکەکانی کە وەکو شاخەوانان بەکارهێنین گەشتی بۆکەین. زنجیرە چای گۆیژەشێک ئێمە بەڕاستیەکەی هەموو هەفتانە بەردەوام گەشتی تیاکرێ و هاوڵاتیانی ئێمە شاخەوانان بەکارێن بۆ هەم بۆ چێژبینین هەم بۆ تەندروستی خۆیان. بابەتی هەڵبژاردننی ئەو شوێنە لەبەرەی لووتکەیە کە ئێمە گەشتی بۆکەین و هاوڵاتیانیش لەو دیوی سنووری سلێمانی و بەکاری هێنن بە تایبەت بۆ لە وەرگە بۆ ئاژەڵەکانیان زانیمان مەترسی لەسەر ژیانمان دروستەکە و نەمانەتوانی وەکو پێویست بچینە ئەو ناوچێ بۆی باشمان زانی داواکارێک پێشکەش بە بەڕێوەبەرایەتێکە بکەین و خۆشبەختانە زۆر بە باشی بە دەنگمانەوە هاتن. ئەوەی کە جێی سەرسوڕمانە ئەو لووتکەیە ینی مینێکی زۆری تایە. ئەو چێلگەی ئێمە داوامان کرد و تقریبەن کۆتاییان بەکارەکانیان هێنابوو لەو چێلگەیە، بەڵام لە تەنیش ئەو چێلگەی کە ئێمە پێمان نەزانانی و چێلگەیەکی تریان دۆزیوەتەوە. ینی ئێستا ئەو لووتکەیە هەر ئیشی تایە بۆی کە مین و تەقەمەنیەکانی لێ پاکرێتەوە، بەڵام بەشێکی پاکراوەتەوە. ئێمەش بە باشمانزانی دوێنێ لەگەڵیانە هەم ڕێزلێنان و دەستخۆشییان پێشکەشکەین و سپاسیان بکەین بۆ کۆی کە تەقدیرن بۆ کارەکانیان. سەپاشە لە ئێستا شاخەوانی گرنگێکی زۆری پێ ئەدێلەوەی کاژنان و پیاوانیش بەشدارنەوەی کە شاخەوانی ئەنجام ئەدەن کاتە پاکردنەوەی ئەم شوێنانە تا چەند گرنگە بۆ شاخەوانان بۆی کە ئەم جارە ئەچن بۆ ئەوێ دڵنیا بن لە ژیانی خۆیان و لە سەلامەتیان. ئەمەژە بۆ ئەوکەی لەوەی کابڕێکی زۆر مینیش دۆزراوەتەوە پاکراوەتەوە لە مین، بەڵام لە ئێستا بەشێکی دیکەش ماوە. بە دڵنیایی نەک بۆ شاخەوانان، ینی ئێمە بازێک ینی هەندێک شوێن هەیە لە چیاکانی کوردستان یان ناوچەکانی کوردستان کە بەڕاستیەکەی لە گونجشینەکانی من ناتوان بەکاری بێنن لەبەرەوەی مینی تایە. بەداخەوەڵم لەوانەیە بڵێم بە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست نەیتوانیەوە پاڵپشتی دارایی باشی ئەو بەڕێوەبەرایەتێ بکە ئەو ڕێکخراو و دام و دەستگانە بکە کە تایبەتن بە هەڵگرتنەوەی مین و تەقەمەنیەکان. چکە بۆ نمونە پێتان بڵێم بۆ نمونە ناوچەی پێنجۆن ئێمە بەڕاستی هێشتا مین و تەقەمەنێکی زۆری تیا ناتوانین وەکو شاخەوانەکان بەکاری بێنین. و خۆشتان نزان ئێمە چینە بەرزترین لووتکەکان، هەمیشە بەرزترین لووتکەکانیش بۆتە شوێنی شەڕگە یانەوە تا ڕەبی کۆنی حکوومەتی عێراقی بەعسی تیا بوو، یان شوێنێک بۆ شەڕگەی نێوان حکوومەتی عێراقی کۆن و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانی تیا بوو. ینی ئەمە ئەم شەڕگانەش هەمیشە هەیان حکوومەتی عێراقی بەعس بۆ پارێزگاری لە خۆی بۆ ئەوی کە هێزی پێشمەرگەی نێت
دێت ناو شارەکان چواردەوری شارەکانی بە مین تەنیوە تا ئێساش لە دوای ڕاپەڕینەکەەوە بەڕاستیکی هەندێک شوێن پاکراونەوە بەڵام لەوانەیە بڵێم ئەوەی کە پاکراوەتەوە بە مەزەنداکرێت لە 100 چلی کوردستان لە مین پاکرابێتەوە چکە ینی مین ئەوەندە زۆرە باوەڕم وایە کە لە زۆر شوێنی کوردستانە هەیە بۆ نسبەت ئێمەشەوە نەمانتوانانی وەکو پێویست بچین ئەو شوێنانە وەڕاستیەکەشی ئەم بابەتی پێشکەشکردنی داواکاریە لە ساڵی ڕابردوو دەستمان پێکردووە ئەو بەڕێوەبەراتێش شێوازی کارکردنیان وایە ئەبێت تۆ داواکاری پێشکەشکەی و ئەوان بودجەی بۆ دابنێن تەخمینی بکەن و مافەقەتی وەرگن باشە کاکەمال وەکو تۆ باسی لێوەکەوە لە ساڵی پارەوە داواتان کردو بووی کە ئەم بەشەی چێ ئەزمان پاکرێتەوە لە مین بێگومان لە ساڵی پارەوە هەتاوەکو ئێستاش کە پاکراوەتەوە ڕەنگە ژمارێکی زۆر لە شاخەوانان سەردانی ئەو لوتکەیان کرد بێ وایانە پێمان بڵێت چۆن شاخەوانان توانیتانە گیانی خۆتان پارێزن و بۆ نەکەونە بەر ئەو مینە ڕاستێکی ئێمە بۆ ئەو شوێنانی کە مەترسی لەسەر ژیانمان دروستەکان ناچین یعنی ئەم شوێنە مەترسی بۆ نەچوون نا ئەم لوتکەی کە باسێکین ئێمە وەکوی کە گەشتی بۆ بکەین نەخێر گەشتمان بۆ نەکردوە چکە ئەمانزانی سەلامەت نییە ئێمە چینەتە زنجێرە چای ئەزمەڕ و گۆیژە بەڵام بە تایبەت بزات ئەو لوتکێ لە بەرەوەی نیشانەی لێدانراوە ئاماژەی لێە کە ئەمە حەقلی مینی تایە و تەقەمەنی تیا نەخێر ڕێبە خۆمان نادەین نزیک بوونەوە کە زانیتانەوەی لێگەڕانن بە دڵنیای چکە ئێمە کە چینە شوێنێ گەشت بۆ شوێنێکەکەین بە شێوەیەکی گشتی پرس بە خەڵکی ناوچەکەکەین دوو سەیری ڕێنمایەکانەکەین کە دەستگای بڵێن بەڕێوەبەرایەتی مینیان دەستگاکانی مین ئەم ڕێنمانیان داناوە کە ناکری هاوڵاتیان یان خەڵک بچێتە ئەو شوێنە بە تایبەت بۆ شاخەوانان ئێمە خۆمانە پارێزین لەو بابەتانە بۆی ژیانمان مەترسی لەسەر نەبێت زۆر باشە لە ئێستا تۆڕی شاخەوانی کوردستان کار و چالاکیەکانتان چێ بەجیا لەوەی کە هەوڵتان داوە کە دەستکەن با پاکردنەوەی چاکانی کوردستانیش ڕاستێکی ئێمە تەنها کار و چالەکەکانمان لە گەشتە شاخەوانەکانە خۆی نبینێتەوە ویستمانە لە بواری ڕۆشنبیری لە بواری زانستی بە تایبەتی زانستی شاخەوانی کار بکەین بۆ مەبەستانەش ئێمە بە بەردەوام فێرگەمان هەیە خول و ڕاینان بە ئەو کەسانە دەین کە پیان خۆشە ینی حەزەکەن بێنە ناو بواری شاخەوانی خول و ڕایەنانمان هەیە بۆیان خۆلەکانیش بە شێوی بەرفراوان ینی بابەتی ئەوەی کە ینی جێی خۆشحاڵی ئەوەی کە ئێمە لەسەر هەموو ئەوشتانە کارەکەین کە پێویستەکە بۆ نمونە وشیاری مین ئێمە بەردەوام ئەو خولانە بۆ هاوڕەکانمان ئەڵێنەوە دوو بابەتی تەندروستی سەرەتایی ینی فریاگوزاری سەرەتایی سێ شێوازی بەکارهێنان و کەلوپەلی شاخ و چۆنێتی چوونە شاخ و ئەمانە هەمووی کۆمەڵی خولن کە ئێمە ئیشی لەسەرەکەین بێزگەلەوە شتێکی تر هەیە کە ئێمە بۆتە دروشم بۆ ئێمە بابەتی ژینگەی ینی هەمیشە کارمان لەسەرە کردووە کە ئێمە ژینگە دۆست بین بۆ ئەمە بەستەش چەندین چالاکیمان کردووە لە شارەکانی کوردستانە باشە کاکەمان لە کاتێکە ئێوە یەکەم جار بڕیارێن بۆ نمونە سەردانی یەکێک لە شاخەکانی کوردستان بکەن تا چەند گرنگی بەوایەن بۆ نە ڕێبەرێکتان لەگەڵا بێت بۆ ئەو شاخە بۆ ئەوەی هەموو ئەو تیمەی کە بەیەکەوە بڕیارە بچن بە سەلامەتی بگەڕێنەوە بە دڵنیایی هیچ شوێنێک ئێمە هەنگایی بۆ نانین کە دلی دڵنیای نەبین پێش هەمووشت سەلامەتی چکە ئێمە باوەڕمان وایە لەلا ئێمە یاسایەکەیە ئەڵێن سێ سەلامەتی یعنی سێ جار سەلامەتی ئیتر سەلامەتەکان هەرێکە بۆ شتێک لەبەرەوە ئێمە بۆ سەلامەتی گیانی خۆمان سەلامەتی کەلوپەلەکانمان سەلامەتی سروشت ینی ئەمانە کۆمەڵێک کشتن کە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەگەر ئێمە بۆچین سوود بەجەستە و ڕۆحی خۆمان بدەین بۆ ناچین زیان بکەین ڕاستێکی شاخەوانی بەشێک بێزگەلەوەی کە چێژبینین و سوودی هەیە ئەگەر نەزانین موارسەی بکەین وەکو خۆی بجێبەجێ زەرە زیانەکانی زیاترە مەبەست لەمە چیە چۆن شاخەوانیە توانێت زیانە پێ بگەێنێ کاتێک کە تۆ چیتە ناو سروشت ئەگەر پێڵاوەکەی کە بەکارێنی تەندروست نەبێ زیانت پێگەێنێ ئەگەر ئەو کۆڵە پشتەی کە پێتە ئەو کۆڵە پشتە بە شێوەیەکی تەندروست نەبێ لەوانەیە پشتت ئازێت بدا یان ناو کۆڵە پشتەکەت کۆمەڵشتی زیادت پێ ئەمە ئەبێتە هۆکاری ماندووبوونت ئەو شتێککە زۆر زارۆرە پێ و بێ بۆ شاخەوانی چییە؟ تۆ هەمیشە ئەوەی لە کۆڵە پشتەکە ناو کۆڵە پشتەکەت لە ناو کۆڵە پشتەکای پێیسەکە ئاوت پێ بێ بڕێک خۆراکت پێ بێ بەرگێکی زیایەت پێ بێ
علبەی تەندروست ینی چیفی تەندروستی ئەوەی کە بڵێن بابەتی تەندروست پێداویستی تەندروستیتیایە ئەمە ژێکێکە لە شتە گرنگەکان کە ئێمە هەمیشە وتمانە بە تایبەتی بۆ شاخەوانی سەرەتایی پێویستە حەبلێکیشی پێ بێ بۆ هەندێک حاڵەت کە پێ بەکاری بێنێ. زۆر باشە گرنگیدان بە کەش و هەوا کاتێک لەوەی کە بڕیادەن کە ئەو ڕۆژە بچن بۆ شاخەوانی ئاگاداربوون لە کەشوها تا چەند گرنگە بەداخەوە کە ئێمە ساڵی پاربینیمان کە چەند شاخەوانی گیانیان لەدەستا بەداخەوە لەوەی کە ئەو ڕۆژە کەشوهەوا زۆر نالەبار بوو کە بڕیاریاندا بوو شاخەوانی ئەنجام بدەن. ئێمە ڕاستەکەی لە ئامادەکردنی گەشتێکە پێویستە سەپەرشتیار هەبێ بۆ گەشتێک یان بۆ نمونە کەسێک سەپەرشتیاری گروپێکە یان ڕێکخراوێکە دەستەیەکە ئەوێ گەشتێک بسازکە پێش هەموو شت ئەبێ خوێندنەوەی بۆ کەشوهەوا هەبێت ئەگەر کەشوهاکە لەبار نەبێ نابێ بڕیاری گەشت بدا بەداخەوە ئەو هاوڕێیانی ئێمە هەندێک زار لەم بابەتە کەم تەرخەمیەکەن ئەگەر خوێندنەوەی سروشت نەبێت چکە تۆ بێ حسابی ئەو بکەی ئەو ڕۆژە کەشوواکە ئایا تەمومشە هەورە بروسکەیە چکە هەورە بروسکە بۆ خۆی یەکێکە لە سەر مەترسەکانی ژیانی ئێمە ئەنی کە ئەبێ بە شێوەیەکی گشتی خوێندنەوەی تەواو و تەندروستت هەبێ بۆ کەشوهەوا ئێمەش لە ناو بەرنامەکانی خولەکانی خۆمانە کە بینی ومانەوە ئەی بینینیان بە هاوڕێکانمیان ئەدەین یەکێک لە شتەکان خوێندنەوەی کەشوهەوایە ئەنی شێوازی ڕەنگی هەورەکان کاتی ینی جوڵی هەورەکان حتا زۆر شتێکە لە ناو کەشوهەوایە ئەبێ بخوێندرێ ئێمە بەڕاستی بکەچێتە ناو بواری شاخەوانی تەنها ڕۆشتنەکە نییە ینی دنیایەکی زۆر فراوانە و پێویستی بە زۆر سیستەم و یاسا هەیە. باشە کەواتە کاکەمال تۆ لێرەوە ڕێنمایی چیە بۆ شاخەوانان بۆ نمونە بۆ ئەوەی کە وەکو خۆت باسی لێوە کرد ئەبێ ڕەچاوی زۆر بابەتەیە بیکەن بۆ ئەوەی چۆن بە سەلامەتی ڕۆن ئاوا بە سەلامەتیش بگەڕێنەوە لێرە و چ ڕێنمایەک تێ بۆ شاخەوانە بەڕێزەکان؟ من هەمیشە بە هاوڕەکانم وتووە لە کۆبوونەوەکانمە لە سیمینارەکانمە لە کۆڕەکانە ئەوەی کە لای ئێمە گرنگ بۆ سەلامەتی گیانیانە کارێ بکەن کە بتوان بە شێوەیەکی تەندروست شاخەوانی بکەن و بێتە ینی سوودی لێبینین چکە ئەگەر تۆ بە شێوە تەندروستەکە شاخەوانیت نەکرد سوودی لێ نابینی زیانەکانی زیاترە من هەمیشە ئەم قسەیەم کردووە لەبەر ئەوەی کە بتوانین تەندروست شاخەوانی بکەین پێویستە زانستەکەمان بەرەو پێش ببین ئاست و تواناو لێ تێگەیشتن و خوێندنەوەمان بۆ بابەتی زانستی شاخەوانی زیاتر بکەین چکە لە ئێستا تۆڕی شاخەوانی کوردستان بەڕاستێکی ئیش لەسەر ئەماکات بە زانستیکردنی بواری شاخەوانی ئەمێکێکە لە دروشمەکانیم. دەستان خۆش بێ ماندوو نەبی کەمال سوپاس بۆ زانیاریەکانت دومێ دەکەین تاوی ئەو گەشتانی کە ئێوەکو تۆڕی شاخەوانی کوردستان ئەنجامێن زۆر بە سەلامەتی بڕۆن و زۆر بە سەلامەتیش زۆر سپاس ئێمە تۆڕی شاخەوانی کوردستان ناونیشانەکەمان شاخەوانان نا تۆڕی شاخەوانی کوردستان سەرکەوتوو تەمەندرێژ بن بە هیوام هەمیشە تەمەندرێژ و تەندروست باش بن. سپاس بۆ دەرفەتەش. ئامادەبوون. سپاس بۆ دەرفەتەش.